من آنیا جەلالم هاتووم لە پێشنگای بەشداری بکەم و بۆ خۆم بازم بوو مەدالیا و مستیل و ئەوانە بفرۆشم. اینجا من هەنێک لەم پارانەی کە کۆم کردەوە بەشێکی لە داهاتەکەی ئەنێرم بە نەخۆشخانەی وا هەنێکی ئەنێرم هەنێکی ئەەکەمە دەخیلەکەمەوە لە بازار مورۆکان ئەکرم پەتیش ئەکرم وە دێمەوە ماڵەوە مورۆکان بە پەتەکە ئەوکەم و دروستیەکەم. وڵایتر لە پێشنگایەک هەنێکی پێشنگای تر ئەکرێتەوە ترانەش لانەیە لێ بفرۆشم. بیرم کەوتەوە کە ئەوانیش گوناحن ئەوانیش نەخۆشن بۆیە منیش وتم با بەشێک لە داهاتەکەم بدەمە نەخۆشخانەی هیوا. تر لە سەعاتێکەوە دێم شتێکی وە دیان دوو بم وا نازانم 6 بەیان 7 ئەوان ئەو شتم لێ ناپرسن لەوەتیە پێشەنگای کراوەتەوە من لێرم ئەمانەش ئەیبەن و ئەوانەش ئەبەن ئەوانەش ئەبەن ئەوانە هەمووی ئەبەن ئەوانەش هەمووی حەز لێن وڵایتر هەمووی جوانە چیم حەز لێ نەبێ وڵایتر هەنێکیان کاتیان زۆر و هەنێکیان کاتیان کەمە. کە ئاخیرەم ڕۆژی کۆتایی بوو ئیتر ئەو کاتژمێنی هەنێکی ئەنێرمە نەخۆشخانەیەکی